کۆریای باشور سەردانی سلێمانی کرد و هەروەها سەردانی یەکێتیی نیشتمانیی کوردستان و ھاوسەرۆک بەڕێز کاک بافڵی کرد لە دەباشان و هەروەها پێیخۆش بوو وەکو کونسوڵی وڵاتانی تر کە بێت ڕێز و وەفا و گوڵی ڕێز و وەفا بۆ مەزاری مام جەلال دابنێ و لە سەردانەکانە گفتوگۆی بارودۆخی عێراق و کوردستان و ناوچەکە وەکو یەکێتیی نیشتمانیی کوردستان سوپاسگوزاری گەلی کۆریاین و هەروەها لە ڕێی جەنابی کونسوڵەوانێ کە بەشداری هەیە لە گەشەکردنی کوردستانە بە تایبەتی گرنگیدانیان لە ڕووی ئابووری و لە ڕووی کلتوری و هەروەها دروستکردنی چەندین خوێندنگا لەم ناوچانە و لە ڕێی چاکردنی سیستمی ئاو و ئاوەڕۆ لە هەندێک شار و شارۆچکەی تر هەروەها کاتی خۆشی لە کاتی ئازادکردنی عێراقا هێزەکانی کۆریای باشور و وڵاتی کۆریا گرنگی داوە و ناوچەی و هەروەها هاوکاریەکانیان پێشکەش We have a productive discussion with His Excellency Bafڵ Taڵەبانی and we portray the bright future of the Kurdistan, not only in Kurdistan and all of the Middle East. بەدەرکەتێکی باشە زعما ئەمڕۆ دوو ساڵ دووبارەبووینەوە ئەو پرۆژە ئابوووریانە هەمان بۆ بیرژێنینەوە ئێستا کاتێکی زۆر باشە بۆ بەردەوامبوونی ئەو پرۆژەمە چەندین پرۆژەی هەوەردەییمان هەبووە ئێمە لە بەرزەی هەوەردەویان بەرزەی سلێمانی ئەمڕۆ 50 ساڵەی پەیوەندی گەلی کوردی کوریای باشوور بووە بۆ بەدەرکەتی هێزان زۆر خۆشحاڵ بوون کە سەردانی ڕێز ھاوسەرۆکی تاڵەبانیمان کرد و بە دەرکەتێکی زۆر باشە زەم بۆ بەردەوامبوونی ئەو پرۆژە قبوڵیان